هەبوونی دوو دۆسیەی تایبەت بە ڕەگەزنامەوباری شارستانی لە دوو پارێزگای جیاوازدا کێشەی گەورەی یاسایی و کارگێڕی بۆ بەشێکی زۆر لە دانیشتوانی قەزای کفری دروست کردووە. بەو هۆیەشەوە تا ئێستا دانیشتوانی ئەم شارە بێبەشن لە کارتی نیشتمانی کە نزیکەی 9 مانگە لە هەرێمدا کاری لەسەر دەکرێت. ئەمەش گەورەترین کێشەیە بۆ ئێمە. ئێستاش یعنی بۆ باشترین شتش بۆم کێشەیە کارتی نیشتمانی سەرف ناکرێت بۆ کفری ئێلا ئەبێت هەردوو دایرە بکرێتە یەک دایرە. ئەوەی سێبەر لە باقوبەیە گەرە بخرێتە سەر دایرەی کفری گەیشتە هینێک ڕێککەوتنێکەوە بە حساب لەم فترەیە بەغا ئەمر بکات بیکەنە دایرە ڕێکی خەنەوە ئەو دایرەی سێبەرە بێتە سەر دایرەی کفری ئەسڵی خۆی ئەنجا دوایەوەش کارتی نیشتمانیمان بۆ سەرف بکرێت. لە دوای ڕاپەڕینەوە کە دەسەڵاتی بەعزدام و دەستگاکانی لە هەرێم کشاندەوە دۆسیەی باری شارستانی لە قەرەتەپە بۆ قەزای کفری کردەوە. ئەو کارە هەتا ئێستا بۆتە کێشە و دانیشتوانی ئەم شارە خاوەنی دوو دۆسیەن. قایمقام دەڵێت حکوومەتی ناوەند کەم تەرخەمە و بەهۆی گرفتی سیاسیەوە ئەم باسەی دواخستووە. دیارەمە کاری ویستووە وە لە ڕابردوشە کاریان لەسەر کردووە بەڵام حکومت بە ئەنقەست بەتابەتی حکومەتی بەغدام بەسمانە بە ئەنقەست بەڕێ نەکردووە یاخود چارەسەری نەکردووە بەڵام ئێستا کە ئەو بڕیارە دەرچوو بۆ دروستکردنی کارتی نیشتمانی ناکرێت هاوڵاتیەک لە دوو جێگا ناسنامە هەبێ بۆیە ئەمە مەسەلەیەکی قانونی بەحتە و حکومەتی فدرال ملزەمە بەوەی کە ئەو سجلانە بگەڕێنێتەوە بۆ قەزای کفری. ئێستا نزیکەی لە سەدا هەفتای دانیشتوانی کفری دوو دۆسیەی باری شارستانیان هەیە. یەکێکیان سەر بە پارێزگای دیالەیە و ئەوەی تریان سلێمانی. بەڵام ناتوانن ببنە خاوەنی تەنها یەک کارتی نیشتمانی. سامان کەریم، کورد سات نیوز، کفری.